من وا هەست دەکەم من و تۆ بۆ یەکتری نابین. کچێت خوا ئەو قسانە مەکە بەخوای ئەمن دەمرم. خوا نەکا بەڵام باوکم ئەمڕۆ دوامۆڵەتی یاوە ئەگەر تۆ نەی داواکارێکم هاتووە مەجبورم شووی پێ بکەم. کچێ دەوامەڵێ ئەمن وا خۆم حازر دەکەم یەکسەر دێمە گوندی. کچێ ئەمن 40 ساڵە تەمەنم لەناو ئەو هەموو کچانەی لەناو شاری هەیە دڵم ئەتوی هەڵبژاردیە ئەمن ئیلا توی دەخوازم. ئەوۆیان جانی عەبۆی من ئەتوانم پرسیارێ بکەم هەرچەنە ئەزانم پرسیارەکەشم دووبارەیە بەڵام پێم بڵێ بزانم تۆ بۆچی لەناو ئەو هەموو کچە جوانەی شار و شەهادەدار و خوێنەوارەیە منە هەڵبژارد. حیاتم ئەدی ئەم بەتوم نەگۆ کچانی شار با بە هەموو خەریکی بۆ تۆکس و فیلەرن هەموو ئەو لچانیان ئەو ئەستور کردیە ئەو ڕوومەتیان ئەستور بە ئەو چاوانی هەموو ئەو ئەلیاتیا وەرە تەمەشای زۆری کچەکانی شار بکە بە شەڕەفم دەلێ شار عینەنسینە هەموو یەکشک بەزەوەندە هەرەوەندە نابێری جان حیاتم سبابە نەما نا ئێستا هەموو عاشقی تیکتۆک و سناپچات و ئینستەگرام و چاولێکەریەکە نەسەری دیارە نەبنی کەس بە کەس نییە جیلیمە نەما ڕۆی کچێ ئەمن عاشقی لا دێمە ئەمن عاشقی ڕەسەنایەتی کوردایەتیمە کچێ من عاشقی دەنجی شەوشالیمە کچێ دەنجی ماملەی کچێ دەنجی حەسەن زیرەک ئەو حەیرانە خۆشانە عاشقی لاوچیمە بابا من ئەو شتانەم خۆش دەوێ بێزار بووم لە هاژاژی ناو شاری. منیش تۆمەوێت منیش یەکێکمەوێ خۆشی بوێم لادێکەمی خۆش بوێ مانگاکانیشمی خۆش بوێ. بیریجان چای مانگایەکانت ماز دەکەم کچێ نیوچەوانی کەرە بۆری ماز دەکەم بە قوربانی مەڕەکانتان دەبم وەڵڵا کچێ نییە لوچولێوی بزنەکەی تەگەکەی ماز دەکەم جێی سەیارەکەشتان دەگەزم. ئەوە کچم بێری چۆنەوە زوو هاتوویتەتەوە. ئەوەی ڕاستی بێ باوکی گیان سرم زۆر یێشە. سەرێ بووێشێ بە قوربان. وەڵا نازانم باوکی گیان تۆزی هەستم بە سەرێشە کرد. بەخوا سەرێ ناشێ ئەوە بیری عەبۆکەی. وا مەڵێ باوکی گیان شەرمەکەم. چێ ڕۆڵە کچی ئێستا کوا شەرمەکە بەخوا بیری عەبۆکەی ئەوە چی عەبۆ دەنگی نییە. باوکی گیان ئەو بەڕێ کەوتووە. دەجەڕەسێکی بەو کە بزانین گەشتۆتە چۆ. ئەلۆ سڵاو چۆنی؟ خۆش بێری جاندڵەکەمە تو باشی؟ باشم سواز ئەوە هینە باوکمەوێ قسە و لەگەڵاکە. باش لەبێنە ڕۆڵە بێنە. ئەلۆ باشی کوڕم دەست ماز دەکەم ماما تو باشی؟ یەخوا باشی ئەوە گەشتوتەتە چۆ عەبۆ گیان. وەڵڵا برێم چ لە جێیەکیمە بەس ئەوە ئارد و عاسمانم لێ دیارە چیا و عاسمان کوڕە بەم ماتیقەیە بە هەمووی هەر شاخە و داخە و ئاسمان دیارە ئەزانین چۆنە هەر بە جادە قیرەکا وەرە ئەم دوو شاخەکەیە. الله 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 يا ستار 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 ماما داوە لێ بوون دەکەمەوە سیارەکەم عاتڵ بوو دوای تەلەفۆن لێ دەکەم. باشە دەیخوا حافیز کوڕم ها کچم. باوکی گیان چی وت؟ بەخوا کچم هەرچەند سەرە هێنم و سەرە بەم ئەم کوڕە لە کوڕێکی ساختە چی ئەچێت. عەقڵم نایبڕێ بێ بۆ ئێرە لەواچی ئێستش لە شار بێ بەرەو ئێرە نەهات بێ. وانە باوکی گیان بەخوا من یەک ساڵە ئەو کوڕا ناسم درۆشتی وا ناکە زۆر ڕاستگۆیە. ئەلۆ قەحتان کوی باش حیاتم قەحتان جان ئەوە لە ڕێیەکی مەسیارەم عاتڵە کەسیشی لێ نییە قوربانت دەبم هەر کۆچی بینیە خۆت بگەینە من بەس دەڵێ سیارەم لە من دەستە چکە ئەنگۆ فێرن یەکسە دەڵێ سیارەم لە من دەستیە کورە قوربانت دەبم کورە ئەوە تەمەنم بووە 40 ساڵ تازە بە تازە چیژەکەم بە دری عراسە دەست بە وێن دەرێ قسەیان لەگە بکەم کورە قوربانت دەبم کورە ئەوەندە ئیشەم بە تووکەتیە کورە جەیەکە زۆر چۆلە بە قورعان کەسی لێ نییە یعنی نایەی تەواو حیاتم تەواو دەست خۆش بی مەمنون دەست خۆش قوربانت دەبم سیارەم هاتبە سیارە کورە ئەی هاوار کورە من عاشقم عاشق کورە لێم تێ بگەن کورە ئەی هاوار دەڵێ ئەو مەنتیقەیە لە سەخەریتەی نییە کەس دیار نییە کورە تێم بگەن عاشقم عاشق. ئەوە سیارە هات قوربانتان دەبم بەس ڕاگرن سیارەم عاتڵە سیارەم قوربان دەم بەس یەک دەقە سیارەم عاتڵە سیارەم عاتڵە کورە دەڕاگرن
كرة خۆم سوال کردیم كرة من عاشقم عاشق دەمێ عشقی خۆم ببینم